پێم وایە کۆبوونێکی تێر و تەسەلمان هەبوو چەند سەعاتێکی خایاند 4 سەعاتی خایاند ببێ وەستان لە کۆبوونەوەکە بە تەواوەتی باسی پرۆسەی دانوستان و گفتوگۆی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فەدرالیمان کرد. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ویستومانە بگەینە ڕێککەوتنێکی سەرتاسەری لەگەڵ حکوومەتی فەدرالی چه حکوومەتەکەی بەڕێز دکتۆر عادل چه حکوومەتەکەی بەڕێز مستەفا کاظمی ئێستا و دەرەنجامی سەردانەکەی ئەمەمان ئەمجارە پێشکەش کرد و توانیمان وەڵامی پرسیارێکی زۆر بدەینەوە لەسەر بابەتە چاوەڕوانکراوەکان. ئێمە ئێستا موازنەی 2021 کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی فەدرالیەوە پەسەند کراوە ئێستا نێردراوە بۆ پەرلەمان باسی ئەومان کرد کە چۆن ئێمە بتوانین هەماهەنگیەکەمان بەهێزکەین تاکو ئەو نەسەی کە لە موازنەی 2021 لە حکوومەتی فەدرالی پەسەند کرا وەکو خۆی دەنگی لەسەر بدرێ لە حکوومەتی لە پەرلەمانی عراقی. ئێمە ڕێککەوتوینە لەگەڵ حکوومەتی فەدرالی ئەو ڕێککەوتنە لە موازنەی 2021 ڕەنگی داوەتەوە ئەو موازنەیە ئێستا بەرەو پەرلەمانە چێ مناقەشەیەکی پێم وایە جدی لە پەرلەمانە ئەکرێ و بزانین دەرەنجامی ئەو مناقەشەیە و ئەو دانوستانی بینی هەموو لایەنە سیاسیەکان و لیژنە پەیوەندیدارەکان ئەمانگەیەنێتە کوێ بەڵام ئەوەی کە تاکو ئێستا هەیە ڕێککەوتنێکە لەسەر بودجەی 2021 کە بەشێکی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بەشەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە هەم ڕازین پێی هەم پابەند دەبین پێی. ئێمە ئامادەی خۆمانمان دەربڕی بوو لە ڕابردوو لە ساڵی 2019 لە ڕێککەوتنەکەمان لەگەڵ حکوومەتی فێدرالی لە مانگی 11 2019 و ئێستش لە پرۆسەی گفتوگۆکردن و پەسەندکردنی موازنەی 2021 وتومانە ئێمە ئامادەین 250,000 بەرمیل نەوت لە ڕێگای سۆمەوە بفرۆشین. ئەوە زۆر مناقەشەوە کراوە حەزەکەم دووبارەی بکەمەوە. ئێمە ئامادەین 250,000 بەرمیل نەوتەکە وەکو چۆن لە پرۆژە یاسای موازنەی 2021 هاتووە بە دەقی ئەو یاسایە پابەند دەبین پێی. تاو